عەبدوستار مەجید کاندیدی ژمارە 32 لە بازنەی چواری پارێزگای هەولێر کە هاوکات سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریە لە پەرلەمانی کوردستان پێشتر لە چەندین بۆنە و هەڵوێستدا دووپاتی کردووەتەوە بەهۆی تەشەنەسەندنی هەردوو پەتای گەندەڵی و نائەداڵەتی هەرێمی کوردستان لە لێواری کەوتندایە چی دیکە خەڵک توانای قبوڵکردنی ئەم هەلومەرجەی نەماوە. لە کاتێکدا هەندێک لایەن تا ئێستاش مزایدە بە چەمکەنەتەوەی و نیشتیمانیەکانەوە دەکەن. ئەمانە چەند هەڵوێست و هۆشداریەکی عەبدوستار مەجیدن کە لە ڕابردوودا سەبارەت بە دۆخی نالەباری هەرێم ڕایگەیاندون. یەکێک لەو بەرپرسانە گوتی وەڵڵی من 2 ساڵە زۆر لەم بارودۆخە دەترسم. وەڵڵی ئێمە 15 ساڵ لەم بارودۆخە دەترسین نەک 2 ساڵە. بەڵام هەر باشە ئێستا 2 ساڵیش بێ گەیشتنە ئەم قەناعەتەکە ئەم بارودۆخە بەم شێوەیە بە ڕێوناسی مەترسیدارە. خەڵک زۆر بێزارە زۆر نیگەرانە و بە شێوەیەکی زۆر فراوانیش بەڕاستی لە هەردوو حیزبی دەسەڵاتداریش یعنی لە ناو خەڵکی ئەوانیش لە ناو جەماوەری ئەوانیش و بێزارن لە گەندەڵی کاکە بێزارن لە قۆڕەتکاری بێزارن لە خۆسەپاندن بێزارن لە یاساشکێنی ئەوە نەک بۆ ئەم دەسەڵاتە لە دنیادا بۆ هیچ دەسەڵاتێک ئەمە سەری نەگرتووە لەوانەیە تا ڕادێک تا چەند قۆناغێک بڕوە بەڵام پێم وایە دوایی لە کۆتاییدا ئەوە زۆر خراپ بەسەم دەسەڵاتدا دەشکێتەوە و لە شوێنێک ڕادەوەستێ و خەڵک بەڕاستی ئەمە قبول نییە پێی قبول ناکرێت ئەتوی لە لایەک نەتوانی موسە بە باشی بدەی و لە کاتی خۆی دابی دەی و بە لێبڕنیۆ بیدەی لەلایەک فەرمو سنوورەکان پێ نەپارێزێ هەموو ڕۆژێک تۆ باران بکرێ و لەشکر چێشی بکرێ و سنوور ببەزێنرێ نەتوانی نوقەیەک بکەی و قسەیەک نەکەی هیچیت پێ نەکرێت تەبان لەلایەکی دیکە کار و کەسابەت لە وڵاتە نەماوە و خەڵک بێ کار و کەسابەت بووە لەلایەکی دیکە بڕۆ باشترین زەوی کشت و کاڵ ئەوردە وردەوە داگیر دەکرێت و دایتانە بەم کۆمپانیانە کە سەر بە خۆیان سەر بەدەسەڵاتن ئەم هۆشداری و ئاگادارکردنەوانە کە عەبدوستار مەجید بەر لە کاندیدبوونیشی سەرنجی بۆ ڕاکێشاون بەشێکن لەو هۆشداریانەی زۆرێک لە پەرلەمانتار و کەسایەتیەکانی هەرێمی کوردستان بەگوێی کاربەدەستانی ئەم وڵاتەیاندا داون. بەڵام ئەم ئاگادارکردنەوانە نەک هەرگویان بۆ نەگیراوە بەڵکو دەسەڵات لەسەر سیاسەت و ئەجێندای خۆی بەردەوامە کە ژیانی خەڵک و دۆخی سیاسی و کۆمەڵایەتی هەرێمی کوردستانی بەم ڕۆژگارە گەیاندووە.